بە لەدەستدانی بەشێکی زۆر لەو ناوچانی کە بەر لە 2 ساڵ و بەهۆی لاوازی سوپای عێراقەوە داگیر کرابوون هێدی تەمەنی ڕێکخراوی تیرۆریستی داعش لە عێراق ڕۆ و کۆتاییەچێت بە درێژایی 2 ساڵی شەڕی داعشیش هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە بەرپەسدانەوەی داعش بەخشینی زیاتر لە 1500 شەهید و نزیکەی 10,000 برینداریش سەلمێنەری ئەو ڕاستەیە کە پێشمەرگە قوربانی گەورەی داوە. لە ئێستادا لە نێو بەرپرسانی حکوومەتی عێراق لەلایەک و فەرماندە سەربازەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی نزیکبوونەوەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ باس و خواسێکی گەرمە وەکو چاودێرانی دۆخەکەش پێشبینیەکەن با کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ خۆری داعش لە عێراق ئاوا بێت و دوای مووسڵ ئەو ڕێکخراوە قورساییە ئەمنی و سەربازەکانی لەدەسەدا. ئاوکات لەگەڵ گەرمبوونی دەنگ و باسەکان لەبارەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لێدوانی چەند بەرپرسێکی ئەمریکی و عێراقی لەبارەی ڕۆڵ و بەشداری پێشمەرگە لە ئۆپراسیۆنەکانی دژی داعش و هاوتاکردنی ڕۆڵی پێشمەرگە لەگەڵ میلیشیا شیعەکان ئاماژەگەلێکی نوێن با ئاراستەبوونی گۆڕانی ڕیشەی لە ستراتیژ و هەڵوێستی وڵاتانی زلهێز لە بەرامبەر هێزەکانی پێشمەرگە و باشووری کوردستان. لای خۆیەوە سعدی حەدیسی و تەبێژی نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێت ئەبێت هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە بکشێنەوە کە لە شەڕی دژی ڕێکخراوی داعشدا کۆنتڕۆڵی کردوون. لێدوانەکەی سعدی حەدیسی لە کاتێکایە لە دوای ئیمزاکردنی پرۆتۆکۆڵەکەی نێوان هەرێم و ئەمریکا وەزارەتی بەرگری عێراق ڕایگەیاند بە پێی یەکێک لە بەندەکانی ڕێکەوتنامەکە ئەبێت پێشمەرگە لەو ناوچانە بکشێتەوە کە لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی نینەوەدا ڕزگاریان نەکات. لە چەند ڕۆژی ڕابردووشدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دووپاتی کردەوە لە کاتی ئازادکردنەوەی مووسڵ پێویستە پێشمەرگە لە جێگەی خۆی نەجوڵێت. لە بەرامبەر لێدوان و وتەی بەرپرسانی عێراقی جعفەر شێخ مستەفا فەرماندەی یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە ڕایەگەێنێت پێشمەرگە لە یەک بستی ئەو ناوچانە ناکشێتەوە کە ئازادیان کردووە. شانانی کە ئازادی کردو ئێستا لێتی مەگەر بەسەر مەیتەکانیانە هێزە عێراقیەکان بێن ئێنا لە یەک بستی انسحاب ناکا. ئاشکراشیەکات لە ئێستادا مووسڵ لەلایەن پێشمەرگەوە لە هەر سێ لای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوورەوە گەمارۆ درا و لە هەندێک شوێن هێزی پێشمەرگە تەنها 10 کیلۆمەتر دوورن لە مووسڵەوە. ئەمەش لە کاتێکدا هێشتا سوپای عێراق زیاتر لە 50 کیلۆمەتر لە مووسڵەوە دوورە. هاوکات فەرماندەی هێزەکانی هەفتای پێشمەرگە لە لێدوانێکدا بۆ ئاژانسی ئەنادۆڵ و ئاماژە بۆ ئەوەشکات ئەمریکەکان و هاوپەیمانان بەشداریکردنی پێشمەرگە لە ڕزگارکردنەوەی مووسڵ بە گرنگ ئەزانن و پیان وایە بەبێ پێشمەرگە ناتوانرێت ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت. وتەکانی جعفەر شێخ مستەفا لەبارەی هەڵوێستی ئەمریکا و هاوپەیمانان لەبارەی بەشداری و ڕۆڵی پێشمەرگە لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە کاتێکایە لە چەند ڕۆژی ڕابردوودا مارک تۆنەر وتەبێژی فەرمی حکوومەتی ئەمریکا ڕایگەاند پێویستە پێشمەرگە بچێتە ژێر کۆنتڕۆڵی سوپای عێراق و لە ژێر فەرماندەیی سوپا و حکوومەتی عێراقدا بن. بەڕای چاودێرانی سیاسیش داواکەی کۆشکی سپی لە هێزەکانی پێشمەرگە بۆی بستنەوە ژێر کۆنتڕۆڵی سوپای عێراق گەر هێما بێت بۆ شتێک هێمایە بۆ بوونی گۆڕانکارێکی ڕیشەیی لە ستراتیژی ئەمریکا و هاوپەیمانان لە بەرامبەر ڕۆڵ و پێگەی پێشمەرگە لە قۆناغی دوای شەڕی داعش. هاوکات بەشێک لە چاودێرانیش پیان وایە ڕێککەوتنی وڵاتانی ئیقلیمی لەبارەی دۆخی نێوخۆی سووریا و پرسی شەڕی داعش لە عێراق ئاراستەی ڕووداوەکان لە بەرژەوەندی ئێران و سووریا و تورکیا و عێراق ئەگۆڕێت. بەمەش خەونی سربەخۆی و ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان بێ پشتیوانی نێودەوڵەتی ئەمێنێتەوە و ئەکرێتە قوربانی بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە.